بەڕێز ئاری هەرسین ئەم کاتت باش لەبارەی ئەو هێرشە بەردەوام موشکیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ سەر کێڵگەی نەوتی کۆرمۆر هەبووە لە سنووری پارێزگای سلێمانی مێ بۆچنی بەڕێزت بزانم بۆچی ئەم جارە ژێرخانی ئابووری و سەرچاوی وزە و سامانی سروشتی لە هەرێمی کوردستان دەکرێتە ئامانجی سەرەکی لەم هێرشانە چییە؟ خۆی سڵاو لە ئێوەش هەر وەک خۆت لە سەرەتای لە پێشەوەی راپۆرتێک بڵین ئەوەی ئاوی سلێمانی بڕۆ کە منە تەقدیم کرد باسی ئەوت کرد کە هەندێک لایەن هەبوون بە بیانووی ئەوەی کە گوایە بنکەی بیانی لە هەرێمی کوردستان هەیە موشکبارانی شوێنێکی تایبەتی هەرێمی کوردستانیان کردووە ئینسان لە خۆی پرسێ ئەی باشە ئێستا لە قادرکەرەم و لە شەمشەماڵ بنکەی مۆسادی لێ بۆ نمونە هەتا ئەمانە بێن موشکبارانی بکەن هۆکاری ئەم موشکبارانانە بەگشتی بەکارهێنانی شێوازی بەدیلە بۆ بەدەستهێنانی مەرامی سیاسی یعنی ئینسان بە دوو شێوە ئەتوانێ بڵێن بگاتە مەرامی سیاسی خۆی یا ئەو داواکاریانی کە هەیەی شێوەیەشیان شێوە حەزارەکەیەتی شێوە معقولەکەیەتی شێوە عەقلانیەکەیەتی کە مەسەلە دانووسانە بە شێوەی دیپلۆماسی جۆگرتن لە یەکتری وە قسەکردن بە یەکەوە لەوانەیە جاری وابێت 100 جار پێویستکە قسە بکەی بە یەکەوە ڕێگەی دووهەمیش ئەوەیە کە تۆ بە عنف بیکەی یعنی بتوێ بە عنتەری بە شەڕ بە درێژایی تاریخی بەشەریەت ئەوە سەلمێنراوە کە شەڕ ناتگەێنێتە هیچ شوێنێکی مەقسەد ماڵوێرانی زیاتر هیچی تری لە دوانیە اینجا بۆیە هەر کەسێک کە لە پشت ئەم هێرشانەوەیە دووش دەگەێنێت یەکەم دیارە لە دەرەوەی بڵێن عەقڵیەتی حەزاری و منطق یعنی سیاسە دەکات دووهەم ئەمە بە شێوەیەکە لە شێوەکانی ئیفلاسی سیاسی لەبەرەوەی ئەگەر ئینسان بتوانێت بە مێتۆدی سیاسی کێشەکانی خۆی چارەسەر بکات هیچ پێویست ناکات دەست باتە موشک و ئاربیجی و ئەمانە ئێمە هەم زمانی عەرەبی باشە زاین هەم زمانی فارسی باشە زاین هەر کەسێک بوێ لەگەڵ ئێمە قسە بکە بەو دوو زمانە ئەتوانێت قسە بکە ئیتر پێویست بە زمانی موشک و کاتوێشاوەمانە ناکە باشە بەڕێزت ئاماژەت بەوە کرد بۆ بەدەستهێنانی چەند ئامانجێکە کە ئەم هێرشانە دەکرێت ئایا ئامانج ملکەچکردنی هەرێمی کوردستانە لەنێو ئەو پرۆسە و چەقبەستویە سیاسی کە ئێستا لە عێراق هەیە یا ئامانجی دیکە هەیە بۆ بەدەستهێنانی مەرامێکی سیاسی تایبەت لەلایەن وڵاتانی دەوروبەر وەکو بەڕێزی شت ئاماژێکی ناڕاستە خۆت پێ کرد حتما ئەو قسەی تۆ ڕاستە بەشێک لەو ئامانجا بە چۆکهێنانی هەرێمی کوردستانە وەکو کیانێکی قەومی و نیشتیمانی کە ئەمە لێکدانەوەیشی تەبعەن زۆر سەقەتە و تەحلیلێکی فاشلە لەبەرەی هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی سیاسی نەتەوەی و نیشتیمانی بەم جۆرە هێرشانە نەتەسلیم ئەبێت و نەداگیری ژەکرێت بەڵام بەشێکیشی هی ئەوەیە کە نەبوونی ئەو سەقامگیری سیاسی ئەو پەرتەوازەیی کە لە عێراقا هەیە بەگشتی وای کردووە کە هەندێک کەس سوئیستیفادە لەو فەزایەکەن لەو فەوزایی کە دروست بووە ویانەوێ وەکوتم بە ڕێگەی چەک و بە عنتەری بگەنە ئەو مەرامانی کە خۆیان هەیەە بەڵام جای تر ئەڵێمەوە ئەو میتودانە فاشلن لەبەری بەکار هاتوون و بە درێژایی تاریخ ئەمە فەشەلی هێناوە مهمترین شت بۆ ئێمە لە ئێستا ئەوەیە کە لە ناو هەرێمی کوردستان خۆمان ئێمە لەم لۆفە سەختانەی مێژووە دوور نەکەوینەوە لە یەکتر و بیرمان نەچێت کە هەمومان لە یەک کەشتیاین مەسلحەتی هەمومان بە یەکەوە بەسراوە ئەومان بیر نەچێت باشە بەڕێز ئاری هەندێک بۆچوون هەیە باس لەوە دەکەن کەم هێرشانە هاوشێوەی هێرشی حوسیەکانی یەمەنە هەمان ئەزمموی یەمەن لە عێراق کۆپی دەکرێت و جێبەجێ دەکرێت بۆی کە گوشار لەسەر کۆمپانیا بیانەکان دروست بکات بۆ کشانەوە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە زەربە لە ژێرخانی ئابووری و دواتر پرۆسەی سیاسی لە کوردستان بدەن پێتان وایە ئەمە سەرکەوتوو دەبێت و ئەتوانرێت ئەمە بەو شێوازە بەردەوام بێ واللهی سەرکەوتن چییە بۆ ئەوەی کە لە یەمەن ڕوو ئەدا و ڕووی داوە ئەوە سەرکەوتنە ئەوە خەڵکی یەمەنی پێخۆشبەخت بووە ئەوە ئیستیقراری سیاسی و ئابووری هێناوە بۆ یەمەن هەتا بیهێنێ بۆ عێراق یعنی ئێستا هەموو کەسێک گەزانێت کە عێراق لە وەزعێکی خراپایە لە وەزعێکی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی هەتا لە ڕووی سەربازیەوە مەسەلە زەعیفە
ئەو عێراقی کە لەمە خراپتر بێ ئەبێ بە وێرانە ئەبێ بە وێرانەیە کە بە هیچ کەس کۆنتترۆل ناکرێت معنای ئەوەیە کە ئەوانەی کە خەو بە یەکپارچەیی عێراقەوە بینن ئەگەر دراوسێ عێراقن ئەگەر خەڵکی عێراقن ئەگەر دوورە عێراقن ئەبێ باش بزانن کە ئەم ئوسلوبەی سیاسەتکردن یعنی بەیەمەنکردنی عێراق هەموو شتێک بپارێزی یەک پارچەی عێراق ناپارێزێ یعنی ئەوە بە دڵنیاییەوە جا بۆیە من تەوەقوع ناکەم ئەو لایەنانەی کە دەوریان هەیە لە وەزعی سیاسی یەمەن حەزیان لێبێ ئەو تەجروبە تاڵە جاریشتر لە عێراق تاقیکەنەوە ئەگەر لەوێ سەرکەوتایە و لێرە بڵین کۆپی پێستیان بکردا بەس ئەوە خۆ بینین یەمەن وێران بووە هیچ ئیستقرارێکی تیان نییە و ئەمنیەتی لە دەست خۆیان نییە لە دەست وڵاتەکەیان نییە ئەنجا بۆتە مۆڵگەی شەڕ و پێکدادانی خەڵکیە کە خەڵکی یەمەن نین ئەوەی کە ئەبێتە قوربانی خەڵکی یەمەنە ئەنجا ئەگەر لە عێراقەوە ڕوو بدات وەکو وتم دەرەنجامێکی ماڵوێرانیە بێ بۆ عێراق جگەلەوەی من تەوقوع ناکەم یعنی هیچ عاقلانە نییە ئەو کەسانی کە ئەو تەجروبەیان یەکجار تاقی کردوتەوە حەزیان لێبێ ئەم فەشەلە دووبارە بێتەوە. بەڵێ بەڕێز ئاری ئەم هێرشانە بەردەوام بووە کێڵگەی کەورگۆس کە دواتر سەکۆی هەڵدانەکەی لە چۆڵەوانیەک دەدۆزرایەوە هێرش بۆ سەر کۆمپانیای کار و کۆمەڵێک دامەزراوەی دیکە لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان سکاڵای خۆی گەیاندۆتە حکوومەتی عێراق بەڵام بۆچی حکوومەتی عێراق لە بەرامبەر ئەم پرسە نایەتە جەنگ؟ ئایا دەسەڵاتی بەسەر میلیشیا چەکدارەکان ناشکێتەوە یا لە بەرامبەر ئەم بابەتە خەمسارد؟ ئەزانی ئەگەر بڵێم خەمساردە معنای ئەوەیە دانم بۆیانە کە حکوومەتی عێراق دەوڵەتی عێراق دەوڵەتێکی بە قووەتە دەوڵەتێکی کۆکراوەیە و قەراری خۆی لە دەست خۆیاتی بە قەناعەتی من ئەمە کەمتر چاوپۆشی حکوومەتی ئێستای عێراقە ئەمە زیاتر ئەوە پیشانەیە کە حکوومەتی عێراق حاکمی مطلق نییە لە عێراقە چونکە ئەگەر حاکمی مطلق بوایە ئەم شتانە یعنی ڕووی نائدا دوای ئەوە ئێمە چەند جار لە هەرێمی کوردستان ڕوونمان کردوتەوە بۆ حکوومەتی ناوەند حکوومەتی فیدراڵ کە ئەو منتیقەی کە ئەکەوێتە بینی ئێمە و ئەوانەوە بۆشاییەکی ئەمنیە کە 100 جار و 1000 جار سەلمێنرا کە بە ئەمە بەو هێزەی کە ئێستا لەوێ ئیترجێشی عێراقی یا حەشتی شعبی یا کەسیش تر بۆیان کۆنتترۆڵ ناکرێت لێگەڕێن با ئێمە زامنی ئەمنیەتی ئەو منتیقەیە بکەین ئەمە لە قازانجی حکوومەتی عێراق و لە قازانجی ئێمەشە دوجار یەکشتی تر ئەگەر ئەوانەی کە هێرشەکەنە سەر چێلگەی نەوت و غازی هەرێمی کوردستان بەو نیازاییکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بچەمێتەوە یا چۆکدا بدا بۆ ئیرادەی فاشیزم شۆڤێنیزم و داگیرکاری ئەوە مستحیلە ئەو فترەیە ئەو زەمانەی تاریخ تازە بەسەر چوو تۆ بتوانی بە فەوجێک و بە جوڵانی هێز فرقەیە لێرە و لیوایە لەوێ و ئەمانە منتیقەی کوردستان هەمووی داگیر کەیت و بخیتەوە شێڕ ڕێچەفی خۆ ئەوە مستحیلە شتەکان ڕۆشتون تا ئێستا شوێنی خۆیان گرتووە چ وەزعی ئابووری هەرێمی کوردستان و چ معاملاتی بڵین ئابووری هەرێمی کوردستان بەنەوت و غازیشەوە چ دام و دەستگای حکوومیەکەی چ دامەزراوە سەربازیەکانی لەبەرەوە هەر کەسێک ئێوێ معاملە و مفاوزە لەگەڵ ئێمە بکە ئەبێ لە دەوری مێزدا بنیشێ نەک بە زمانی فیشە قسە بکە. بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی و هەڵەبجە زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بوو.